یەکەم سەنگەری ڕژیمی ئیسلامی بە خەباتی ژنان خەریکە تێک دەڕوخێت. عەلی ئەسغەر گورجی، دەبیری ستادی ئەمری بمەعروف و نەهی لە مونکەری ئۆستانی قۆم، لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ کۆمەڵێک لە ژنانی حیزبوڵڵای وتوویەتی یەکەم سەنگەری حکوومەتی ئیسلامی حیجابی ژنانە. هەر لەم پەیوەندەدا محەممەد ساڵح هاشمی گوڵپایگانی، دەبیری ستادی زیندووکردنەوەی ئەمرێ بمەعروف و نەهی لە مونکەر، لە دانیشتنێکی هەڵسەنگاندنی پێوەرەکانی عیفاف و حیجاب داوتی دەڵێن بۆچی ئەوەندە بە تاڵەموویەک گیر دەدەن؟ ئەگەر ئەم دیوارە تێک بڕوخێت، دیوارەکانی تری نظامیش دادەڕمێن. ئەم وتانە ئەگەرچی بەیانگەری هەموو ڕاستیەکان نین، بەڵام بەشێکن لەو ڕاستیانەی کە بەرپرسانی ڕژیم لێ تێگەیشتون. لە ماوەی چەندەی ڕابردوودا لە ڕوانگەی بەرپرسانی ڕژیمەوە حیجابی ئیسلامی بەردەوام وەک سەنگەری یەکەمی حکوومەتی ئیسلامی چاوی لێکراوە. ئاخوند موتەهەری، یەکێک لە خاوەن بیرانی ڕژیم، لە ساڵەکانی سەرەتای دامەزراندنی حکوومەتی ئیسلامیدا ڕێک هەر ئەم بۆچوونەی لە بابەت حیجابەوە بەکار دەبرد و وتبووی حیجاب سەنگەری یەکەمی ئێمەیە لە بەرامبەر دوژمندا. لەو کاتەوە تا ئێستا لە خامنەیەوە بگرە تا ئاخوندە گەڕیدەکانی مزگەوت لەسەر ئەو باوەڕەنکە پوششی ژنان و حیجابی زۆرم لێ سەنگەری یەکەمی حکوومەتی ئیسلامیە و ئەگەر ئەم سەنگەرە تێک بشکێت، سەنگەر و بربەستەکانی تریش وەک داشی دۆمینۆ تێک دەڕوخێت. دەسەڵاتدارانی ئیسلامی لە سەردەمی خۆمینیەوە تا بە ئەمڕۆ هەرچی کە لە توانایاندا بوو بۆ پاراستن و سەپاندنی حیجابی زۆرم لێ کردیان. ژنان لە ماوەی 43 ساڵ خەباتی بەردەوامی خۆیان لە دژی حیجاب، دژ بە هەڵاواردنی جنسیەتی، بێمافی و لە پێناو گەیشتن بە ئازادی و یەکسانیدا، ئەمڕۆکە گەیشتونەتە خۆناغێک کە هیوا بەداڕمانی ئەم یەکەم سەنگەرەی ڕژیمی ئیسلامی گەلێک واقعیە. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا هەر لە مەجلیسی خوبرەگانەوە بگرە تا ئیمام جومعەکان لە نوێنەرایەتی مەجلیسی ئیسلامیەوە تا دەنگ و ڕەنگی ڕژیم و وتەبێژە ورد و دروشتەکانی حکوومەت یەک لە دوای یەک هەڕەشەیان لە ژنان کردووە و بەردەوام پەیامی هەڕەشە ئامێزیان بۆ بەشێکی زۆر لە خەڵک ناردووە و بەکردەوە حکوومەتی نظامیەکی ڕانەگەیەندراویان لە زۆربەی ناوچە هەستیاریەکانی شارەکان پێکهێناوە و ژمارەیەک لەو ژنانەی کە حیجابەکانی خۆیان فڕێداوە و بەبێ حیجاب لە ناو شاردا هاتوچوویان کردووە ڕەوانەی زیندانەکان کراون. بەڵام سەرڕای هەموو ئەم هەوڵانەی ژنان لە زۆربەی شارەکانی ئێران و لە هەموو توێژ و تەمەنێک و بە پشتیوانی بەرچاوی پیاوان لە توور هەڵدانی حیجابدا پێشقەدەم بوون. ئەم کارزانەوە بوێرانەی ژنان ترسی خستووەتە دڵی بەرپرسان و وتەبێژانی ڕژیم و کەلێن و ناکۆکی ناو باڵە جۆراوجۆرەکانی دەسەڵاتی زەقتر کردوێتەوە. ژنانی ئێران و بەشێکی بەرچاویان بە پشتیوانی پیاوان و هێزە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان لێبڕاوانە بڕیاریان داوە کۆتایی بە هەڵاواردن و ئاپارتایدی جنسیەتی بین و دەستێوەردانی دەسەڵاتە کۆنەپەرستەکان لە پۆشینی جلوبەرگی ژنان مەحکوومکەن و بە ناڕەوای بزانن. ژنان بە دەنگێکی بەرز و بۆیرانە و بە ئاشکرا ڕای دەگەێنن کە پێویستە ئەو یاسا شەرعی و ئیسلامیە کۆنەپەرستانەی کە سەرجەم مافە سەرەتایی و ئینسانیەکانی ژنان زەوت دەکا و سوکایەتیان پێدەکات هەڵبوەشێندرێتەوە. هەڵاواردن و توندوتیژی یاسایی و فەرهەنگی چ لەلایەن حکوومەت و ناوەندەکانی دەسەڵات، چ لەلایەن ئەو لاتولوتە ئیسلامیانەوە کە لە ڕێگای مزگەوت و ئیمام جومعەکانەوە ڕێکخراون و چ لە بنەماڵەکاندا دەبێت هەڵبوەشێندرێتەوە و بەنا یاسایی بزاندرێت و تەنانەت توندوتیژی کەلامی و جەستەیی لە دژی ژنان وەک تاوان بناسرێت و شایانی لێپێچینەوە بێت. داگیرکردنی کتوپەڕی یەکەم سەنگەری حکوومەتی ئیسلامی و هەڵوەشانەوەی حیجابی زۆرم لێ ژنان و کۆمەڵگا چەند هەنگاو لە گەیشتن بە ئازادی و بەرابەری نزیک دەکاتەوە و ئازادی پۆشینی جلوبەرگ بە واتای دەستپێکی بەدیهاتنی بەرابەری هەرچی زیاتری ژن و پیاو لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، ئابووری، یاسایی و بنەماڵەی دەبێت.
ترس و هەوڵی دەسەڵات لە پشت ئەم یەکەم سەنگەرەی حکوومەتی ئیسلامی بەکردەوە بۆ پێشگرتنە لە بەدیهاتنی خواستە سەرەکیەکانی ژنان لە پەیوەند لەگەڵ کاروباری بنەماڵە، لەوانە مافی جیابوونەوە، مافی سەرپەرشتی منداڵ، سەفەر، مافی قەزاوەتکردن، قەدەغەکردنی هاوسەرگیری منداڵانی ژێر 18 ساڵ، حەقدەستی یەکسان لە بەرامبەرکاری یەکساندا و هەڵوەشانەوەی سونەتی کۆنەپەرستانەی سیغە و چەند هاوسەری، بەڕێوەبردننی سزای یاسایی لە دژی هەر جۆرە توندوتیژێکی کەلامی و جەستەئی لە دژی ژنان، چ لە ناو بنەماڵە و چ لە ناو کۆمەڵگە و مافە سەرەکیەکانی دیکەی ژنانە. ژنان بە بەدەستهێنانی ئازادی پۆشینی جلوبەرگ و خەوال لە پێناو گەیشتن بە بەرابەری جنسیەتی یەکێک لە بنەما سەرەکیەکانی دەسەڵاتی ئیسلامی تووشی پاشەکشە و شکست دەکات و لاوازی و ئیمکاناتی ڕووخانی ئەم دەسەڵاتە کۆنەپەرستە لە بەرامبەر جەماوەردا بە ئاشکرا دێنێتە سەرشانەوە. ئەرکی هەر مرۆڤێک و بەتایبەت هەر پیاوێکی شەریف و ئازادی خوازە کە پشتیوان و هاوبەشی خەباتی ژنان لە پێناو گەیشتن بە عەداڵەت و یەکسانی جنسیەتیدا بێت.